ئەوڕێ نێژام کاتتان باش. لە 3 دێسەمبەری 2020 دا بەشێک لە گەلی کوردستان دژی گەندەڵی ڕاپەڕی. تاکو ئەمڕۆ کە 12 دێسەمبەرە پۆلێک لاوی کوردستان شەهید بوون. من لێرەدا زانیاری لەسەر ئەو لاوانە کۆ دەکەمەوە هێندەی بکرێ بۆ هیوای لە داهاتوودا بینای لەسەر بکەین. دیارە نابێ خوێنی کەس بە خۆڕایی بڕوە. خۆ ئەگەر ئەم ڕۆژ لێکۆڵینەوە نەکرێت ڕۆژێک هەر لێکۆڵینەوە دەکرێت لە مەرجی ئەم لاوانە. ڕاپەڕینەکە لە 3 دێسەمبەری 2020 دا دەست پێ دەکات و زۆر بە خێرایی دەگاتە زۆربەی شار و شارۆچکەکانی ناوچەی سلێمانی و گەرمیان. تاکو ئەمڕۆ 12 دێسەمبەرە 11 لە خۆپیشاندەران شەهید بوون بەدەستی چەکدارەکانی پارتی وێشێتی، 2 ئۆفیشەڵیش کوژراون، 65 کەس بریندارە. ئەوانەی کە کوژراون تەمەنیان لە نێوانی 13 و 26-27 دایە. ژمارەیەکی زۆریش دەستگیر کراون لە زیندانان، زۆریش ڕفێنراوە. دیارە ڤیدیۆکانمان دیوە کە لەسەر شقامەکان چەکدارەکانی پارتی وێشێتی لاوەکان دەفرێنن. کۆمەڵێکیش خەڵکی دی دەست بەسەرن، هەندێکیان کەس نازانێت لەکوێن. دیارە زۆربەیان ڕۆژنامەوانن. یەکەم شەهیدی ڕاپەڕین ئەدەم یەحیا بوو. ئەدەم لە 7 دێسەمبەرە لە قەزای چەمچەمان شەهید بوو. تەمەنی 26 ساڵ بوو. براکەی کە لە تەلەڤیزیۆنا گفتوگۆیان لەگەڵدا کرد گوتی ئەدهەم لە جێیەکە شەهید بووە، ئەو جێیە بەسەر دەستگای ئاسایش و بینای قایمقامیەت و لقی 19ی پارتیدا دەڕوانێ. ئەوەشی وت کە ئەوان ڕێی قانونی دەگرنە بەر بۆی خوێنی براکەیان بسەنگنەوە. دایکیشی کە گفتوگۆیان لەگەڵا کرد بەدەم گریانەوە دەیگوت کە ئەدهەم چوو بۆ بازاڕ، براکەی لە ناو چەمچەماڵ دوکانی هەیە، ئەم چاوەڕوانی کردووە بگەڕێتەوە، بەڵام تەلەفۆنیان بۆ کردووە وتویانە کوڕەکەت شەهید بوو. شەهیدێکی دیکە هەر لاوێک ئەمیش ئاکۆ سەلمان لە قەزای کفری شەهید بووە لە 7 دێسەمبەردا. بۆ ڕەنگە لە هەموو ئەوانەی دیکە جەرگ بڕتر مەرجی هەرێم عەلی بێت کە تەنیا تەمەنی 13 بەهار بوو. لە 8 دێسەمبەرە لە قەزای سەید سادق چەکدارەکان دەیکوژن. ئەوەی جەرگ بڕە ئەوەیە کە هەرێم عەلی پۆستێکی کردووە لە سۆشیال میدیاکەیدا دەڵێ من بێکارم، ئەگەر کارێکە دۆزیتەوە بە منیشی بڵێ. ئەبێ لە خۆمان پرسین بۆچی منداڵێکی 13 ساڵ لە برێوی لە قوتابخانە بێت یا لەگەڵ هاوڕێکانیدا یاری بکات بۆ کار بگەڕێت. بەرامبەری پرسیاری زۆر قورسمان دەکاتەوە کە بەڕاستی نامەوێت لێرا بیکەم. شەهیدێکی تر سەربەز عوسمانە. سەربەز لە بیستەکانی ژیانی دا بوو. لە 8 دێسەمبەرە لە قەزای دەربەندی خان شەهید دەبێت. یەکێ لە هاوڕێکانی بەم جۆرە وەسفی کرد، وتی کوڕێکی زۆر زیرەک بوو و پیاوێکی زۆر چالاک بووە. ئەو دەوروبەرەی سەربەستی تێدا کوژراوە جێی گومانە. سەربەست لە پشتەوە، لە پشتی سەرەوە بە گوللەی دەمانچە دەکوژێت، زۆر لە نزیکەوە، کە دیارە ئەمە گوللەی وێڵ نییە. کەسێک ویستوێتی بیکوژێ. هەندێک دەڵێن لە هاوڕێکانی کوشتنی سەربەست بەدەستی ئەم قەز بووە چونکە سەربەست زۆر چالاک بوو و ڕۆڵێکی تایبەتی کاریگەری هەبووە لە ڕێخستنی پرۆتێستەکان. دەڵێن ئەوە هۆکاری مەرجی بوو. پەپولەیەکی دیکە هیوا فوادی 21 ساڵ. هیوا برای 6 خوشکە، دایکیشی خانمێکی جەرگ سوتاوە. هیوا لە کۆتایی تاقیکردنەوەی بەکالۆری پۆلی 6دا کە لە بەشی وێژەیی دەبێت یەکەمی تەکێ دەبێت. وەکو دەبینن لەوێدا خەڵات دەکرێت. هیوا لاوەکەی دەستی ڕاستە. زۆر دڵی خۆشەوێت لە زانکۆی سلێمانی وەری دەگرن و لە پۆلی یەشی بەشی قانون دەبێت. بەڵام لە ڕۆژی 8 دێسەمبەردا ڕۆحی ئەم پەپولێش چەکدارەکان دەیبەن بە ئاسماندا. کە سوکارەکەی دەڵێن هیوا بەشداری خۆپیشاندانی نەکردووە، خزمێکیان تەقەی لێکراوە.
ئەم چۆ بەسەری بکاتەوە. هەمزە محەممەدی 54 ساڵان لە قەزای دووکان لە 9 دێسەمبەردا شەهید دەبێت. دەوروبەری شەهید بوونەکەی نازانرێت، دەگوترێ کە شتێک یاوێتی بەسەریە. دواتر لەبەر قوڵی زامەکەی شەهید بووە. هەمزە لە تیمی فریادگوزاری بووە. ئاوا تاالب پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان بووە، لە پێنجوین کوژراوە. دەوروبەری کوشتنەکەی نازانرێت، بەڵام لە 9 دێسەمبەرە بە گولە ئەکوژێت. میران محەممەدی 21 ساڵ لە قەزای کفری لە 10 دێسەمبەردا شەهید دەبێت. قوتابی هونەرە جوانەکان دەبێت. ناو و وێنەی کەسێک کە گوایە بکوژی کاک میرانە لە سۆشیەل میدیا بڵاوکراوەتەوە، بەڕاستی دەبێت دەسەڵاتی دادوەری لەم مەرگانە بکۆڵێتەوە. شڤان محەممەد لە 20ەکانی تەمەنیدا بوو، لە قەزای کفری شەهید دەکرێت لە 10 دێسەمبەردا. دیارە ناکرێت هیچ مەرگێک بەسەرمانە تێپڕ ببێت بەبێ لێکۆڵینەوە، وەک چۆن ناکرێت هیچ زامێک بەبێ تیمارکردن جێبهێڵرێت، چونکە شەهیدبوونی ئەم لاوانە زامێکی زۆر قوڵ بەجێدەهێڵێ کە زۆر زەحمەتە جارێکی تر پێکەوە بژین. من پێشنیاری دەکەم ئەگەر دەسەڵاتی دادوەریش ئامادە نییە لە مەرجی ئەم لاوانە بکۆڵێتەوە، کە سوکاریان دەتوانن کۆمەڵێک کەسی بە ویژدان ڕابسپێرن بۆ ئەوەی لە مەرجی ئەم لاوانە بکۆڵڕێتەوە و بزانین دەوروبەری کوشتنیان چۆن بووە. دەنا هەر یەکتری تاوانبار دەکەین و بەبێ ئەوەی بگەینە هیچ جێگەیەک. من سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا لەگەڵمدا بوون. هەتاکو بەشێکی دیکە شاد و ئارام بن. لەگەڵ ڕێز و خۆشەویستی ڕێبوار فەتاح.